بەیانی و بینەرانی کورسات باش سنتەری ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتی زانکۆی ڕاپەڕین بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە هۆڵی کۆلێژی زانست وێرکشۆپێکیان هەیە لەسەر کاریگەری و یان با بڵێن کێشە دەرونیەکان و کاریگەریان لە سەرتاک و گفتوگۆی جۆرا و جۆر لەبارەی ئەم پرسەوە دەکرێت و چەند مامۆستایەکی زانکۆ قسە لەسەر کاریگەری کێشە دەرونیەکان دەکەن لەسەر تاک من دەمێ زانیاری زیاتر لە کاک کامۆخدر بەڕێوەبەری سنتەری ڕاوێژکاری و دەرونی زانکۆی ڕاپەڕین کاک کامۆ باس لە چی دەکەن ئەو کێشانە چین کە کاریگەریان لەسەر دەرونی تاک بەڵێ زۆر سواز بۆ ئەوەی ئازیز دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی سنتەری ڕاوێژکاری دەرونی کۆمەڵاتی زانکۆ ڕاپەڕین بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەمە یەکەم سیمینار و یەکەم چالاکی زانستی لە چوارچەوەی زانکۆی ڕاپەڕین ئەنجامی دەدەین مەبەسمانە لە ئەم وەرکشۆپانەدا بتوانین تیشی بخینە سەر سەرجەم ئەو کێشە دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی و تەندروستیانەی کە ڕوبەڕووی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران دەبێتەوە لە زانکۆی ڕاپەڕین دیارە ئەم بەڕێوەبەراتی سنتەری ڕاوێژکاری دەرونی کۆمەڵاتی لە ساڵی 2025 پێ ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2025 وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی دابەنزراوە ئەمڕۆ زیاتر ئاشناکردنی ئەم بەڕێوەبەراتی و سنتەرەیە بۆ ئەوەی لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە داوا لە سەرجەم کۆلێژ و بەش و بەڕێوەبەراتەکان بکەین هەموو ئەو کەیسانی کە پێوەستن بە خوێندکاران مامۆستایان فەرمانبەرانەوە کە کێشەی کۆمەڵایەتین کە کێشەی خێزانین کە کێشەی دەرونین کە کێشەی یاسایینە بتوانین بینێرنە لای ئێمە لە لای ئێمە ڕاوێژکاری ڕاهێنراومان هەیە کە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی سپارک ڕێکمان خستون و ڕاهێنانمان بۆ کردوون بەو شێوە سنتەرەکەمان کار دەکانی بەشێک دەبین لەوەی کە بتوانین پەرە بەتوانە زانستی و ئەکادمی خوێندکاران بدەین و بتوانین ئەو لۆدە کۆمەڵایەتی و دەرونیانەی لەسەریان هەیە کەمتری بکەینەوە. باس لەو کرد کە سنتەرەکەتان ئەم ساڵ دامەزراوە هیچ کەیسێکی دەرونی یان با بڵێن کێشەیەکی کۆمەڵایەتی هەبووە کە بێتە لای ئێوە و ئێوە لە ڕێگەی ڕاوێژکارەکانی خۆتانەوە چارەسەر بەڵێ ئێمە لە دەستپێکی بەڕێوەبەراتی سنتەرەکەمانەوە کە کردومان تۆ ئێستا زیاتر لە 15 کەیس لە بەڕێوەبەراتێکی ئێمەوە کە بەشێکیان کەیسی یاسایی بوون بەشێکیان کەیسی کۆمەڵاتی بوون بەشێکیان کەیسی دەرونی بوون و لەگەڵ چەند جۆرە کەیسێکی تری جیاواز هاتوون وەلای ئێمەش لە ڕێگەی ڕاوێژکارەکانمان هەم بە ڕاوێژی تا کەسی هەم بە ڕاوێژی گروپی توانیمانە چارەسەریان بکەین. کامۆ دوا پرسیارم ئەوەیە ئەم سنتەری ئێوە تا چەند گرنگە بۆ هاوکاریکردنی خوێندکاران لەو کێشە دەرونی و کۆمەڵایەتی و ئەو گرفتانی کە لە کاتی خوێندندا ڕوبەڕوویان بەدڵنیاییەوە کردنەوەی ئەم بەڕێوەبەراتیە کارێکی زۆر گرنگ و پێویستە هەم بۆ خوێندکاران هەم بۆ مامۆستایان هەم بۆ فەرمانبەران بۆ ئەوەی ئێمە لە ڕێگەی ئەو ڕاوێژ و ڕاهێنانەی کە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵاوە کە ڕاهێنران بە کەسانی پێویست دەکرێت بتوانین لۆدەکانیان کەمتر بکەین و بتوانین بەشێک بین لە چارەسەرکردنیان و زیاتر گرنگی بە پێشخستن و کەسێتی خۆیان بدەن زیاتر گرنگی بە خوێندکارەکان بە دەرسەکانیان بدەن بۆی بتوان لۆدەکانی لەسەر کەمتر بێ بە دڵ و دەرونێکی ئارامەوە بتوان درێژە بە خوێندن بدەن و مامۆستایانیش بە هەمان شێوە. کامۆکە لەگەڵمان بوو سواس دەکەم لانا ئاری دیارە ئەم سنتەرێکی گرنگە لە زانکۆی ڕاپەڕین هاوکاری هەموو ئەو مامۆستا و خوێندکار و فەرمانبەرانە دەکەن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ڕوبڕووی کێشەیەکی دەرونیە گرفتێکی کۆمەڵایەتی بووەوە ئەوان لە ڕێگەی ڕاوێژکارە کۆمەڵایەتی و دەرونیەکانی خۆیانەوە و لە ڕێگەی ڕاوێژکارە یاساییەکانیانەوە هەر خوێندکارێک هەر مامۆستایەک کار فەرمانبەرێک پێویستی پێبوو هاوکاری و هەماهەنگی دەکەن.